لە نێوان شەڕ و ئاشتیدا ناوچەیەک لەسەر لێواری دوودڵی. ئاری عومەرم بابەتی ئامادەکردووە بەم جۆرە دەست پێ دەکات. دیبلۆماسی ئەمڕۆی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە یاریکردن لەسەر پەتێکی باریک دەچێت. پەیوەندیەکانی نێوان ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و کۆماری ئیسلامی ئێران ماوەیەکی درێژە لەناو هاوکێشەیەکی تا بڵێیت ئاڵۆزی نە شەڕێکی سەرتاسەری و نە ئاشتێکی بەردەوامدا دەسوڕێتەوە. ناوبەناو گوێبیستی هەڕەشەی ڕاستەوخۆ هێرشی بە وەکالەت و بەرزبوونەوەی پلەی گەرمیگرژیەکان دەبین. بەڵام ڕێک لەو کاتەی دۆخەکە دەگاتە لێواری تەقینەوە کەناڵە ژێربەژێرەکانی دیبلۆماسی دەکرێنەوە و ئاڵۆزیەکان خاو دەکرێنەوە. ئەم یاریە بێکۆتاییەی شەڕ و ئاشتی باجەکەی تەنیا سیاسیەکان نایدەن، بەڵکو ڕاستەخۆ دەست دەخاتە ناو قوڵایی ژیانی ڕۆژانی هاوڵاتیانی ناوچەکە. ئەم مۆدێلە لە نادیاری کۆمەڵگەکەی تووشی دڵڕاوکیەکی کوشندە کردووە. کاتێک خەڵک نەزانن بەیانی چی ڕوودەدات، هەستکردن بە ئارامی دەبێتە خەون و پلاندانان بۆ ئایندا بە تەواوی پەکی دەکەوێت. لەگەڵ دۆخە دەرونیەکەدا ئابووری ناوچەکەش بە تەواوی ئیکلیش بووە و بەرهێنەران لە کەشوهەوای ناڕووندا ڕادەکەن. بێکاری ڕوو لە زیادبوون دەکات، بەهای دراوە ناوخۆیەکان دادەبەزێت و گرانی باڵ بەسەر بازاردا دەکێشێت. بە جۆرێک ئابووری لە بری گەشەکردن تەنیا سەرقاڵی بەرگەگرتنی قەیرانەکانە. لە ڕوانگەی شیکاری سیاسیەوە ئەمە بریتیە لە هاوسەنگی ترس. نە ئەمریکا لەم ڕەوشەی جیهاندا توانای دانانی تێچووی شەڕێکی گەورەی ناوچەیی هەیە، نە ئێران بە دوای ڕوبەڕووبوونەوەی ڕاستەوخۆدا دەگەڕێت. بەڵام مانەوە لەم دۆخە خوڵقاوەدا ڕۆژانە وزە و توانای ناوچەکە دەمژێت و دەیخاتە دۆخی وەستانێکی درێژخایەنەوە. ئەمڕۆشە بەردەوامە کۆمەڵێک پرسیاری جددی و ئازاربەخش دەوروژێنێت. ئایا خەڵکی ناوچەکە دەبێت تاوەکو بڵێن تا هەتایە باجی یاریە سیاسیەکان بدەن و ژیانیان لە چارنووسێکی نادیاردا بێت؟ لە کۆتاییدا لە کاتێکدا جیهان بە خێرایی بەرەو ئابووری و تەکنەلۆژیایی نوێ هەنگاو دەنێت، تاکەی ئەم ناوچەی ئێمە دەبێت لە خولی بێکۆتایی مەترسی شەڕدا بخولێتەوە.